لە خوڕماڵ پرۆژەیەکی جیهانی جێبەجێ دەکرێت. مانگرتوانی سلێمانیش 13 ڕۆژیان تێپەڕاند. سڵاوتان لەبێت. ژمارەیەک لە ئەفسەرانی خانەنشینی پێشمەرگە دژی لێبڕینی موچەکانیان لە بەردەم بانکی خانەنشینی سلێمانی گرت بوونەوە و بەرپرسانی بانکیش دەڵێن بۆیان قەرەبوو دەکرێتەوە. ئەو ئەفسەرانە قسەیان بۆ مایکی 964 کردووتیان بە پلەی جیاواز خانەنشین بوون. هەیانە موچەی خانەنشینەکەی سەر و ملیۆنێکە و هەیانە کەمتر. بەڵام لە مانگیەک بێ لە بەرچاوگرتنی ساڵانی خزمەت و پلەی سەربازی موچەکانیان کراوە بە 500,000 دینار. عەزیز عەلی بەڕێوەبەری بانکی خانەنشینی پێشمەرگە بە 964 وت لە موچەی مانگی یەکی ئەمساڵدا یاسای ژمارە 9 ساڵی 2014 جێبەجێ کراوە. یاساکە بەپێی ساڵانی خزمەت و موچەی بنەڕەتی و بڕوانامەیەتی بۆ مانگی دوو وەک خۆی لێ دەکرێتەوە و لەگەڵ موچەی مانگی دوو ئەو پارەی لێیان بڕاوە پێیان دەدرێتەوە. مانگرتوان و 13 ڕۆژ تێدەپەڕێنن. ئەمڕۆ دەوریان کەمێک چۆڵ بوو، بەڵام لەسەر قەڵەوێڵەکانیان بە کانولای دەستیان تەخت لی ڕاکشاون و دەڵێن ورەمان بەرزە و سوورین لەسەر مانگرتن و داواکاریەکانمان. لە ماوەی ئەم دوو هەفتەیەدا ژمارێک لە مانگرتوان باری تەندروستیان تێکچووە و ڕەوانی نەخۆشخانە کراون. دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی گەڕێنراونەتەوە ناو خێمەکە. ئەمڕۆ دڵشاد بابانی کە هیلاکی بە ڕوخساریەوە دیار بوو بە 964 وت دڵ و جگەر و چەند ئەندامێکی جەستەم گرفتی بۆ دروست بووە و براومەتە بەشی چاودێری چڕ. هەرچەندە دکتۆرەکان پێیان وتون باشترە بمێنمەوە، بەڵام دڵم بڕوایی نەدا و گەڕامەوە ناو هاوڕەکانم. وڵاهی تەندروستیمان باشە بێ ئینشاڵڵا. ئەگەر خراپش بێ من حەز ناکەم بە خراپ دەرکەوم. لەبەرەوە ئێمە پەیامێکی گرنگمان هەڵگرتووە. پەیامی گرنگش پێویستی بە خۆڕاگری هەیە. هەتا خۆڕاگر نەبین ناتوانین ئەو پەیامە گرنگە بە جوانی بگەینە شوێنی خۆی. دوێنێ دۆخی تەندروستی و چی بەسەر هاو بۆ ئەوە نەمایتەوە لە نەخۆشخانە؟ وڵای لە ڕاستیە من چەند ئەندامێکی جەستەم گرفتی بۆ دروست بووم، دڵم و جگەرم و هەروەها هەناسەدانشم تا ڕادەیەک ئەمانەوەی کرد کە دکتۆرتی پێویستە لەژێر چاودێری دکتۆرە بێنەوە تاوەکو درەنگێک. باشان من تقریبا لە مانجی نۆ لە هیچ عملیاتێکی سەرم کردووە هێرم حوتە قەڵی پێوەیە. ئەوش جێگەی سەرنجی دکتۆرەکان بوو، ئەشعەیەکیان بگرتم بەشعەکە سەر بوو تا دکتۆری مێش سيري كريت تقريبا لجوري عمليات بو ساعات 11 هاتە دەرەوە. مش مامەوە تاوکاتارسم دکتۆر ئاماژگاری کردم کە بمێنمەوە لەوێ لەژێر چاودێری دکتۆرە بەڵام بەڕاستی من دڵم بڕوایی نەدا کە هاوڕێکانم لێرە لەبەرم سەرمایە بن و منش لە نەخۆشخانە بم بۆیە گەڕامەوەگەنەوەی پێویست بۆ لەژێر چاودێری دکتۆرە. ئەوەی کە لە هاوڕەکانی شەباسییان گەوتیان چوویدە بەشی چاودێری چڕەوە. بەڵێ لەبەرەوەی من تەنها کە لێرەش ڕۆشتم تەنها ئەوەندە ئاگام لە خۆم بوو ئەم بینی دەریانی هێزی قسەکردنیشم نەماوە. ئەو وای کردبوو کە بەتەواتی دکتۆرەکان سەرنجیان سەر تەنانەت ئەو دکتۆرانێکێن زۆربیان سەرنجیان لەسەر منە. لەبەرەوەی پێم وایە بێت یەکێک لەو کەسانی کە زۆر خراپە لە ڕووی تەندروستی و باری تەندروستیەکەی منم لە ناو خێمەکە کاریگەری لەسەر دروست کردو. هێشتا سووری لەسەر داواکە و سووری لەسەر داواکە و من وەک پێم وتیت ئێستش لەوە ئەچێ حاڵم زۆر باش نەبێت، بەڵام خۆم بە خراپشان نایم لەبەرەوەی وەکوتم خۆڕاگر بم هەتا دوا هەناسێت. ئەمڕۆ لە دوکانیش گرتبوونەوە کرا، بەڵام ئەمە بۆ موچە و مەعاش نەبوو. دانیشتوانی دوکان تەنیا لەبەر ئەوەی ڕۆژانە 5 کاتژمێر بێکارەبا دەبن هاتنە سەرجادە و ڕێگای سەرەکی دوکان بۆ سلێمانی و هەولێر و ڕاپەڕینیان داخست. چەمان ئەزعەت بەشداربوویەکی گرتبوونەوەکەی و بە 964 وت ڕۆژانە 4 بۆ 5 کاتژمێر کارەبای نیشتیمانیمان لێ دەبڕن. دوکان کارەبای مۆلیدەی نییە و بە بڕینی کارەبا گرفتی زۆرمان بۆ دروست دەبێت. وتیشی بە هیچ جۆرێک کەمکردنەوەی کارەبا قبوڵ ناکەین، چونکە لە قەزاکەمان کارەبا بەرهەم دەهێنرێت و دەبێت کارەبامان بۆ چاک بکەنەوە. لە خوڕماڵ پرۆژەیەکی جیهانی جێبەجێ دەکرێت. ناسنامەکە جێبهێڵێ و بەبێ بەرامبەر پاسکیل لێ بخڕە و ئیشوکاری ڕۆژانەتی پێڕایی بکە. پرۆژەکە خێرخوازیە و لە قۆناغی یەکەمدا نزیکەی 30 پاسکیل لە وێزگەکەدا لە بەردەم بینایی ناحیەی خوڕماڵ دانراون. خەڵکی دەتوانن بەبێ هیچ پارەیەک بەکاری بهێنن، کارەکانی ڕۆژانی خۆیانی پێ بکەن و دواتر بیگەڕێنەوە بۆ وێزگەکە. لوقمان حەمە سەعید سەرپەرشتیاری پرۆژەکە بە 964 وت بیرۆکەکە هی دکتۆر محەممەد خانیە و پێشکەشی سەرمایه‌داری ناوچەکە حاجی تایر سەرگەتی کراوە. ئەویش سپۆنسەری کارەکەی گرتوۆتە ئەستۆ. بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجەش کارمەندێکی داناوە کە ڕۆژانە لە وێزگەکە پاسکیلەکان دەدات بە هاوڵاتیان و لێیان وەردەگرێتەوە. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە ژمارەیە گیسک لە شوێنێکی سەخت گیریان خواردووە کە
ماوەی حەو ڕۆژە ئەم گیسکانە لە چیای بەرانان لە دەربەندی خان لەوێ گیریان خواردووە و ناتوانرێت بهێنرێنە خوارەوە و ئەو کەسەی کە خاوەنی گیسکەکانە قسەی بۆ 1964 کردووە ئەڵێ ماوەی حەو ڕۆژە ئەو گیسکانە لەوێ گیریان خواردووە ئەمڕۆیەکێکیان لەبەر ئەوەی کە زۆر برسی بۆ هەوڵی ئاوە خواردن پەیدا بکات لە کاتی پەیداکردنی خواردندا کەوتۆتە خوارەوە و مردار بووەتەوە و ئەم خاوەن ئاژەڵە قسەی لەگەڵ دوو هاوڕێ کردو و هاتوون بۆ هاوکاریکردن و توانیویانە گیسکەکانی کە بێن نەخوارەوە بەڵام لە کاتی هێنانە خوارەوەی تەنها توانیویانە سێ گیسکیان بە سەلامەتی بهێن نەخوارەوە و ڕزگاری ببێت و دوانەکەی دیکەش مردار بوونەتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.